سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلە بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکات لە بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک هاتوونە نەحەیەی قەسرۆک لەگەڵ هاوڵاتیانی ئەم نەحیا باس لە ئیش و کاری ڕۆژانەی ناوچەکە دەکەین با بزانین خەڵکی ئەم ناوچەیە چۆن ئیش و کاری ڕۆژانەی خۆیان دەکەن و خۆیان بە چ سەرقاڵ دەکەن لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین ڕابوچوونی هاوڵاتیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموون بینەرمان بن. سڵاوتان لەبێت. سڵاو برا باش نەخوا خێراتن سەرچەوە پێشەکی خێراتنەوە قەناتی بۆ دینان دکەین خێراتن سەرچەوە و لەگەڵ ئیش و کارە چۆنە خودی ئیش و کار حۆلیان گەلێکە زەعیفە دیف حۆلی وێگۆڤێ واضعی معاش نینە معاشی مستقر نییە یعنی عالم نەشێتن بێت سویکێ تشتە بکڕیت معاش نەیە مستقرە کە هەمە سەرێت هەیڤ و معاش بێت ئیجا سویک وێگۆڤێ و گەلێک یا زەعیفە وەکی دیش في الدولاري يعني الدولار جار قد ما همه يو إينا دولار جالكي جرام بي يعني في قوي تشتي ما أغلبي نيف بنيف يتشواسا يعني هم جمركت جرام كري وهم دولاري شيء جرام بي هم زرادي شو فقيرت كذي يعني جالك في قوي تش زور جرام بي يعني تش خر تقريبا قاطك دو قاطع تشواسا تشتا يعني دلار کاریگەری کردوتە سەر بازار ئێوەی دولار گەلک وەریگەرا کرێ يعني حالي حاضر فيجو في جالك تشتعني بري نوكا ما تفرض مستعني حساب كاب 2000 ب 3000 فيجو في عمي تشين ويرد كرينا ب 3000 ويرد عمي كرينا ب 3000 عم نشين ليرة فروشينا ب عمي بيجي مشتري ب 4000 مشتري دي بيشتما ما بليرة يبرد ب 3000 اون ما يبرد دو 5000 يعني حاليا چش دلار گەلک وەریگەرەوە کرد زێدەش نەکێ باش بازاری ئێوە ئێستا ماوە مامڵێن کڕین و فرۆشتن هەیە خودی زور کێمە گەل بەری نوکە و حسێ بۆ بەری نوکانی نیڤم نیف یەکێمە ئەمێ تینەێرە بۆر بکەنێ سعات دوو ئەم هۆی تینەێرە دوکۆنێ سویکێ حەتۆ مەغرب یعنی دوکۆن دۆرە کەس نییە و گۆزندێ ناکات ینی ئەتاکو مەغرب دێت بارەکی باشیش دەکەن خودێ ناوەڵە چانە چیش نییە حتا مەغرب يعني احتمالات بۆی 500 شتە نەفروش ژیان بە 500 دەسەڕێوەگە تۆ کرێتی بیت ناوەڵاس الحەمدولله مۆڵ کرێکی نیمە بەس دوکۆن کرەیە هەنی ڕۆژکرێدی ژیانی و ڕۆژانی ماڵ و منداڵ خودێ ڕۆژانە ئیجۆرە vê دوکۆنێ ڕۆژانە ئیجۆرە vê دوکۆنێ یۆ کە هەرە 10,000 دینارۆ سەمنە يعني هسيلو 10,000 دينارو فايدكم بس او بود دوكانه ايجار دوكانه جويري بيفا بومنا حاليا فيجو بخدي رجام خري بو 10,000 نافروش يعني زيدا اف دولارات تشتغرون كري زرار المدى وكيديش معاش مستقر نينا معاش نينا اگر معاش بين ودو سي روجات ساري هايفي بيشك يعني 4 رجات و 5 رجات بيشك شوت ليفي ويري بيفا دي راست يابا جا حطو معاش بتاع الحمد لله شكر بخدا اگر شول هبیتن شول باشه برای که باش ببتن اگر خدان اگر جهل بتیان شول کی باشه او شول جیا که مثلا ها شول بوت هات جنرا و جنا ترسا باش ئێستا ئیش هەیە گەنجێک بیەوێ ئیش بکات ئیش هەیە بەدەست دەکەوێت یه هی بس کمه شەشی بەدەست دەکەوێت یعنی ئێستادا بحثيقة بأنوكا حكومات سلفي أقارب بحثيقة دابين كات بو خالكي يان معاش عالمي وازع كاتن كاس نامي تابعيش شو لي إشار روجانا زور دابيتن باش زیاتر خۆت چیش دەکەیت خدا أمن قال بني كم قال لا باخي كم هم تيجي بون پیدا بأمن كم وەکو کاسبکارێکیش دەکەیت كاسب كار إيش دا كان يعني إذا جرت قال بني كم
هنده جارا اصلا جارا ایشه میجی پاره کی باش ببید هنده جارا 20000 هنده جارا 15000 مروف رزق خو راضی بدن خێزانداری بله مناڵتەیە بله الحمد لله شکر خانوو خانش الحمد لله هەری من خۆتە هریم خومه باشە ئەگەر کەسێک خێزاندار بیت و داهاتی کەم بی با بڵێن ئیش و کاری نەبی چۆن ژیانی خۆی وید خوشولکی پیدا کرد وید خوشولکی پیدا مثلا او کسی خزاندار بس خزانداری پیک بیند وید دهاتی که بخو پیدا کردن یعنی شولک باید بخو بکردن چون او مندال او مال پیوایی ویا نه ما مال پال دادن خود بو مقاطی نه خودش بو کسی ناقاطی ندن لە بازاڕیش ئیش و کار دەڵێن ئێستا زەعیف بووە ئیش و کار نییە بە دۆلار بەرز بووتەوە ینی کێشەی قەیران و پارە و ئەو شتە لە بازاڕی ینی گەنجەیە زانکۆی تەواو دەکە پەیمانگەی تەواو دەکات دانامەزرێن ینی ئەوانە چاویان لە دەستی حکوومەتە کە شتێکیان بۆ بکە ئەو گەنجانە اوجي حقا اوش حقا من از مكاس قطابي من قطاب خانه خلاص که مدرسه خلاص که مكاس نه مدام از رامتن ما از مدرسه بود چیه لانی از خینو که حکومت مدابین دام ازرینه يعني شو لك بخوب بكام اگه به ما مستاب مفيت از ما مستاب خوب بكام محسي خبري يعني تو وەکو کاسبکارێک ئەو داهاتانی کە وەلی دەگری مامڵێ ڕۆژانەیە یاخود مانگانەی وەردەگری بە پێ ڕۆژانە ابخو روجانه بەشی پێداویستی ڕۆژانی خۆتان دەکەن خدا اگه شغل هابید الحمد لله باشه ما کار روزی 20000 شغل کی یعنی اسبوعات تقریبا 120 دلار تزورتها روزی بس هم تو روزی 20000 شغل بکی یعنی اسبوع تقریبا 120 دی به ماله شغل پیدوی همین بدامال یا مال پیت دادوین کردن لێرە لە بازار شتەکان هەرزانن خود باشه دکاندار باشن گه خلک ما هاریکان گل خلک ما مثلا که تشتگی پیچه که گران جیبت هاریکاریت کنز مثلا قبلا یک فقیر بتان یک زنگی به همی وکی ایکن یک حساب کن لەگەڵ ئیش و کاری ڕۆژانەتان چۆنن ئێوە چیش دەکەن والله قال روجانا إشي يعني شو بلهم جاني خلقي برك ناخوش بۆ غراز جرانا و بارا كيما و يعني أو دولارجي زورت خلق بعشكريا زور يعني هرت شيء بكرة والله دولاريا الرابية أنت تجيب نبا دولاريا رقابانيا يعني جاني عالمي زور ناخوش او رمضان يعني هيا والله بيشينا بشربة كيلو مضال ياخذ بكريك جا من شبلي من تاثیری لێ خەڵک کردو دۆلار زور تأثير لي كريا من باخو اما من بيش مرقمة تأثير لمن كريا اما اول باخو خود عليه هي فقيرة نا موجهة نا ايشو كاريا نا بياوها ايش بكاتن يعني شرم كازن جي قصي بكاتن دنجي خوبين لا سر تلفزيون سر مثلا قناه كان شرمي باخذها كاتن لا شاشة تلفزيون درك بكويتر بشرط خلق بزان مثلا تجارو خلقك ها زنگين زور يعني هاوكاري فقيران بكن راست باش لەپاڵ ئیشی پێشمەرگاتی کە ئیش پێشمەرگاتی دەکەی مامڵێن ئەرکەکەت لەسەر شانە هیچ ئیشێکی دیکە ناکەیت والله إن باخو هيك شكل ديناك من مێژە حو صالة بيشمرقة نطو ايكي بيشمرقة حتى يستا دەمەشی زۆر حتى يستاجي لبني جارم يستا لاقم جيش كاستيا بار دعمي سيارات شيبو سيبرغي لاقم ما ورنا شيم ايش بكم يستا ديما بازاري شربتك كيلو مدالبام بازوري تيمو دقري موا مجبور شو بكم ولبني جار جدا جيم لە خانووی خۆت نە ئیجاری لا والله ايجاب لبني جار دجي ما شان جار دار بدر حتى يستا لبني جار دجي تا ئێستا خانووی خۆت لا نەبوو والله ما خاني شو بكرم ساڵە هەر لە ئیجاری براتبي تشي ذكر نا بارشا زي ما قلت يا نا كساكي حكومتي هاو كريم كري حتى خاني بكرم شون خاني بكرم باش ئەو موچەکەی خۆت کە وەری دەگریت دەتوانی پاشکەوتی پێ بکەیت ناتوانم موچە پاشکەوتی ناکەوی مثلا ناخۆ ماگێکی پاشکەوتی بکەم دوو وەرەقە سێ وەرەقەتەی مشکلەک چێ بوو نەساخەک چێ بوو دوو جەهەندی لەسەر دەدادان و ئەو پاشکەوتیە موچەشی زۆر تەسیری لە خەڵک کرد زۆر
من باخو تاثیرم زۆر لە من بوو ئەمە باخۆ دەڵێن پاش خەڵ دەڵێن باش دەتوانانی ئەگە پاشکەوتی موچێکی خۆت دەڵێ وەکو پێشمەرگە بدرێتەوە دەتوانانی خانوویکی بالێ هەکەر ئەو پاشکەوتی موچە حکومەت بوومە بگەرنتەوە و لە کاتی خموچە بێتن ئەرێ وڵا بەلکی بتوانم خانێکی دەفتەرە و نیوەک دوو دەفتەرێک و زارۆکی خۆ بکڕم سەر مرتاع بیت مشکلاوە چوونە مەسا من لەو خاکە دەژیم بلێم هەر کەسی 27 ساڵ خزمەتم هەیە چیشێدی لۆخم ناگرتیا چیشێدی لۆخم نەکرێت لە بری چەکداری ئەو خاکەی پارێزم ئێستا بۆ سەکی ئاخم نییە لەو خاکە بەکرێ دەژیم معنا چێ خاکم نییە بێ خاکم باش من بەسمان کە ئەو موچێکە وەری دەکری یعنی بەشی ئیشی ڕۆژانی خۆتان دەکەمان پێداویستی ڕۆژانێک کڕین و ماڵ و منداڵەکانی خۆت دەکات واللهی ڕۆژانان عنی یاڵا دەقەتیرین کە بەشی دەکات و بەشی ناکات ماگە گەلا زۆر جارە موچەوەل دەگرم بەشی سەری مانک ناکاتە بەشی زۆر دەڵێن قەردانە زۆربەی موچەکەی خۆیان دەدەن بە قەردەی دێنەوە بەری دوو مانگە موچەی ماهات 40,000 لە مگەڕەوە بەس ئەلحەمدولە جێگەیەکی دی ئەو کاریام تەکردم منداڵی خودت بێ ڕێوان بەر گەلا جا موچەتێت هەر لە ڕێوە دایندار تەلەفۆن دەکەن بەرە پارێ مەناینی باشە دەینم موچە دەدەم داینداری دەچم جێکی دەی دەکەم بۆ منداڵە سڵاوتەنەوی سەرچەوە گەلە نەبن سەرچەوە بخیرەتنە کەناڵێواتکەین گەلە بخیرەتن سەرچەوەتن دەگەڵی شکارەتەوە الحەمدولیلا گەلک بۆشە ڕۆژێت خودبورین و ڕەمەزانەکە خۆشەویەوە فێنێکە گەلەکە خۆش الحەمدولیلا چ بەڵۆنینە ڕەمەزان و ئیش ماندووتان ناکات خودێ نەگەلک بۆشە الحەمدولیلا ئەگەر بەیانی بین تا درەنگی شەو ماندوو دەبین بەس ئەمە دوو وەجبەینە وەجبێک بەیانی تا ئێوارە وەجبێکیش نیوەڕۆ تا درەنگی شەو باشە الحەمدولیلا تا ڕادەیەک باشە خەڵک زۆر داواکاری لەسەر تووشی هەیە خودێ تایبەت مانگی ڕەمەزان بەڵێ داواکاری هەیە لە مانگی ڕەمەزان زۆر خەڵک حەز بە تووشی باش الحەمدولیلا پار منع تەجەول بوو بەس ئەم ساڵە باش الحەمدولیلا تا ڕادەیەک باش باش زیاتر چ جۆرە تووشیشیان بەلاوە خۆشە زیاتر چ ڕەنگەکە یعنی چکە لەکنە خۆ دەبینن زۆر ڕەنگ و زۆر شێوازی بەلێ ترشی گەلک نوع ترشيت هاي ترشي زري هاي يصوري هاي مخلل هاي ويهنوري هاي وقلق نوعيت هاي بس اغلبه ترشي زرع بروجونا خلق بسر سفري جونا ترشي زر عالم قال حاجات كذا كان ينسونا ايا هم كسك دتواني بيكري او ترشي بله نورمالا عالم همیشه بکریتن و مالق جی هنا دوغ زاخ و مدورو برو ما هنا لق بس ترى دايق باشه دلار تحصیل ایشو کاری ایمی کردوا دلار تحصیل ایشین گوش کردوا آره والله دلاری تحصیل ایش ماکری خاص زیتون ذكرهم بده زيتون دولاره حامص دولاره لولون دولاره قلق غراضي دي دولاره يعني بيتي خومانه نين ليره بلي خمانه هي بس اغلب زيتون ولا دروايه هاي ما هنا خمانش هي بس اغلبه ترشي يعني زيتون تركينا تركية هاي مصرية هاي يونانية هاي بس وقت روزي خيار أشته همي فلاح ودور برا يعني خمانة همو إلى منطقة خمانة بلا همو إلى منطقة خمانة أو إشي ترشيا دكات أو زونيتن هوفينة تروزي موسم تروزي كابست كاين بو كوغويا وقت يجي علبتين همي تشتهي هاي تروزي هاي خياري هاي كلامي قرنبيت همي خمالي همي فلاح دور برا بمتينن ایشو کاری تورشی باشە مامڵێن لە ڕێگەی تووشیکە مامڵێن ئەو کارێکی ئێوە دەکەن داهاتەکان بەدەست دەکەوین خودێ پێشتر بۆشتر بوو ئێستا دلار بەرز بووە یعنی تۆ بڵێن هەموو چاو بیت بەقەتیش باشە بەس پێشتر بۆش بەس ئێستا وەبزۆن هەندە باش نییە ئارێ وڵە بیا قەتاندن نوکە وەکی بەرێ نەمایە ئیش ڕاستی
مانگو رمضانی شو کار ما و سنگر دا و دست بگی از پیشمرگه ما دمال سنگری دا ارگی کی پیروزه جی شرف و کرامت ملت کرده لمال خدا جی بین کو وقت تینیا لمال لرگی دی و مجیلن روزانه کو پست و بالافتین کوبشین خدمات هولاتی تیجی خلقی کردستان بکن سایت ته سایت نه من پیجت من برنی آسب نزیر پیشمرگه زودترین تش پیجت میشه سر زود شتاوا کو شاینه لکمپونا دا بجدار بین کو شاینه دستت فقیر و هجار کردستان کو پرگا دولمند دا بازر کنه هر ما کردستان و خدمت ها فقیر و هجار بکن زۆر گرنگە ئەو شتانە دەستان زۆر سپاس وجود ئیش و کاری و ڕۆژانەی پێشمەرگە و ئەو داهاتەی کە پێشمەرگە وەریدەگری چۆنە ژیانی پێشمەرگە خودی جیان زانی یا چاه سوار جیان تو بیشی پیشیسته دم از پیشمرگه بم کو جان فیدای من بر چار پاچه کردستانه کفتنیت وضعی که بارو دو خکی نخوش دا بغدا بوجه هر ما کردستان قطع کرد و کفتنیت وضعی که نخوش دا و بارو دو خکی نخوش بو بس انشالله هر نخوشیه کیشی خوشیه که انشالله کفتنیت خوشه تاسیری لە پێشمەرگەی تاثیر مکریه هم بذار تاثیر رو من کردی بس هر نخوشیه دی خوشیه که بیتا باش تازە پێشمەرگەکمان دوان دەیگو پێشمەرگە بەششی زۆر کرێتیەکانی خۆی نییە بجو سوارت هم داخواز الحکومت هری ما کردستان دین کو حکومت هری ما کردستان لکابینانی آیا قطعه بینوازه کرن چطوری باش بو پێشمەرگە بیتا کرن کو پێشمەرگە بو کو کردستان کی یت آرامیه کو گرینگ دا لساقام گیریه کو گرینگ دا ینی گرنگە پێشمەرگە خاوەنی خاون و خۆی بی آره والله گرینگه چه گرینگ نینه هم داخواز الحکومت هری ما کردستان دین سروکی هری ما کردستان دین دست حالات دین کو قطعه بینوازه کرن جیانا پێشمەرگە جیانا کا واسا بیتن کو بونیدن جیانا کا خوش بیتن کو پێشمەرگە بو کو پێشمەرگە کردستان کریت آرامیه کو گرینگ دا پێشمەرگە او بو کو للوا سنگرا دا کو برگیرار کردستانی کو او ارمنجوا شهید کردستانه خباتوا شهید کردستانه خباتای پێشمەرگە کو کردستان کشتت آرامی کو گرینگ دا والله باش الحمد لله حتى الردايكي باش الحمد لله باشە خدي او خو شو لار تاسیری خدي او خو بله والله شو قومت داينا تاثير سر بازار كردستان خيرات يا كرن كو تاثير لو يا كرن تاثير المجات يا كرن كو افصله بازار قالك سستا پیش رمضان چوي و افصله قالك كيم ترى باشە ینی تاسیری لە بازاری حام کردو لە ناحیەی خەسرۆ بله تاثير البازار عام كري برزمونا دولاري باش تۆ چۆن کارەکانی خۆت دەکەی لە مانگی ڕۆمەزان چۆنی شوکارەکانتان دەکەن خودم ما کوگاه های ترشی لیچت کین افشاف وری کارت کین شابت خود ورید بورین کار کرنه و ترشی آمادت کین و حاضر کین و سپیدات این دکان برهفت کین بو حتی ایواری شی بس برهفت کرن اول ایواری و دفروشین حتی مغرب ڕۆژانە چە ساعت خود روزانه رمضان اقل شی 18 ساعت اقل شی 18 ساعت لازم اشوف نییە بۆ قال زورا بس ما مجبورين لازم اتحمل بكين في رمضان ولو ئەو داهاتی کە وەری دەکەین بەشی ژیانی خۆتان دەکەن خود الحمد لله هم اول بيت قاتل ولو خير كريكار مثلا شش حفتك ليره شو كانوا كوجي کار زۆرە بله حتى حفت كريكار ما هي سير 4 ليره وهندكيش الكوجي شو كان خدي لازم اشوف شو الوسط فاضي چونکی اب پیوه ترشی و اف سالش نی لوازی جوب قوادیتی ینی موسمەکەی ئێوە کو دەڵێن مانگەکە مانگ هیو رمضان برانبری هر 11 هیو دیبو بس با اف سال ما خوب با ما گله خوب رفت کرد کار و خو حاضر کرد بس با اف سال گله کذیب قوادیت بازاری ئەگە گەنجێک تازە هاوسەرگیری کردی بێ بێوەی جیا بردەوە ئایا بەو داهاتی کە لە لای تۆ دەستی دەکەوێت دەتوانی خانوویکی بکڕی دەتوانی بژێوی ژیانی خۆی باش بە خود بس بجیوی جانی روزانه
دەتوانێت چونکی بەس وەکی دی ناتوانانی پاشەکەوتە چی بکە لەو بڕە و پارەی کە وەری دەگری خودێ چونکی کرێکۆریە ماگە کرێکۆری تا هەند پۆرە دوێ چ بوتە نەمە بە هەفتاش کرێکۆر شکەن تا حساب 1 ملیون دێ چ بوتە نەمە بە دەزمە هەندێکی بووە و هەندێکی بوو خوددانێ کۆری مینی دەبە. خدا ایشه ترشیت اوا جبو بو پیره بو میماوا هکر تو کره کاره کنی بینی وکی تا خبرا نو ترشیدانی نه جبر هنده سپیده چینه دوام خوب پشنیوشته نه بد کنه شوله ترشیت کن باش چۆن بڕیار داوە دوو ئیشی بکات هەر دوکانەکەی تووشش هەری خۆتان او دکانه ترشیش هریه مایا بر هنده کو دو ایشت کنه کو دو ایش رمضان ده زحمت و هوینه و گرمه بۆی ڕۆمەزان و ڕۆژوبوونەوە اره ولا توزک زحمت بس چی و ایشا دکانه هری خومانه نبر اوا خێزانداری بله الحمد لله 2000 کش مایا تەمەند درێژ خودش ترازی بده فامی خۆتەیە بله الحمد لله باشە گەنجێک بام تازە هاوسەرگیری کردبی گەنجێک بام تازە منداڵێک دوو منداڵێک هەبێت بێوێ کارێکی بکە لە ڕێگەی کارەکەیەوە دەهاتەی کۆ بکاتەوە دەتوانی خان و پێ بڕێت خدا که از هیویا دهات خوب موچه خوب ما 20 سال دیگه میخوانی نشم آوا کم چونکی وی زمانی وقتی بجم یا بیا قیران داره دست بکری موچه کم بوین نوکا دهات امری تهران بس مصرف روزانات کردن بس الحمدلله دولت سری بابه خوب بره خوب میبینه خدا خانی یعنی کەسێک بێ بە ڕنج و شان و ماندووبوونی خۆی بەو ئیشانەکە دەیکەی هۆرد و کار دەکەیت ناتوانانی خود حلالی زحمته راستی حلالی زحمته تو بیا خدا خانی خو بیا خدا ایدی زحمته اره والله ژیانەکە زەحمەت ژیانەکە زور زحمت بووە زور زحمت بەرە پێشان چونکی چه بەرەکەت نەما ڕەحمەت نەمایە هەکە بەرەکەت نۆف ئەیدینە نەما ژیانش دەب زەحمەت کەویتن بەر هەندەیە ئەرێ والله باش خەڵک گانزدەی لەوە دەکەن دۆلار تاسی لە بازاری کردو دۆلار چەند تاسی لە بازار دلار هەکە دلار مەسەلەی وەرەقی 25000 چویتە سەر نوکە کۆرتنۆ زەیتی 25400 اف دلار گران بینه دلار رأسه گران بی بس با تجارت مجی بخوب درفت یادی تشته خوب گران تر لیکن هکت دلاری 25 بیت سر ای کارتون زیتی 3025 جوابت یسر یعنی تش دقات یه گران تر بی داواکاریتان چیه ایوه ام داوایش کنج حکومت هرمه کو پیدا چونه که جدی ناف بازار داب کتن یا جدی او کسی های تنترین سزا بدات چونکه افتشته هنده وسا گران نبی او تشته او دلار هنده گران نبی او تشته دقات و سقات گران تر لیکن بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنی کۆتایی بەرنامەم جارەی دەنجی خەڵک لە ناحیەی خەسرۆک سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم زەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن و بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ